بەناوی خۆی گەورە مهرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان لە ڕوانگەی فەلەکناسی خۆرەوە زۆر خۆشحاڵم پێتان شاد دەمەوە ڕوانگەی فەلەکناسی خۆر بەرنامەی هاوبەشی نێوان ڕێکخراوی فەلەکناسی کوردستان و بەشی فیزیای کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین بۆ ڕوانگەکردنی چالاکیەکان و پێشهاتەکانی تایبەت بە خۆر خۆشەویستانم لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو ئاماژەمان بە نزیکبوونەوەی کەشتی ئاسمانی پارکە سۆلار پروفدا لە خۆر کە خاڵێکی مێژووی تۆمار کرد و بووە نزیکترین کەشتی ئاسمانی کە تاوەکو ئێستا مرۆڤ دروستی کرد بێ و بۆ خێراترین کەشتی ئاسمانیش کە تاوەکو ئێستا مرۆڤ دروستی کرد بێ ئاڕاستەی خۆر کرابێت. لێرەدا خۆشەویستانم پرسیار لەوە دەکرێت ئاخۆ ئەم کەشتیە ئاسمانیە چەند ئامێری زانستی لە خۆ گرتووە کە گشتیان لە ڕێگەی قەڵغانی گەرمیەوە پارێزراو بوون ئێستاشە پارێزراون لەگەڵ سیستەمی ساردکردنەوەی تەبریدی ئاو ئەمە شتێکە لە ئامێرە هاوکارەکانی قەڵغان بۆ پاراستنی کەشتی و ئامێرەکانی لە گەرمی ئەو دوو سیستەمە بەیەکەوە ئەو ئامێرانیان پاراستووە لە تێکچوونەوە. ئێستا خۆشەویستانم بەیەکەوە بە خێرایی ئاماژە بەو ئامێرانە دەدەمەوە کارەکانیان چییە لەسەر کەشتی ئاسمانی پارکە سۆلار پروف. ئامێری یەکەم سپێکترۆمێتەری سەرووی وەنەوشەی UVS ئەم ئامێرە بەکاردێت بۆ پێوانەکردنی تیشتی سەرووی وەنەوشەیی کە لە خۆرەوە دێت و یارمەتی دەرە لە لێکۆڵینەوە لە پێکاتی پلازمای خۆر و شیکردنەوەی ئەو تیشکانەی کە لە خۆرەوە دەردەچن لە درێژە شەپۆلی جیاجیادا. هەروەها یارمەتی دیاریکردنی ئاستی گەرمی و بارگاویکردنەوە دەدات لە نێو بەرگە هەوای خۆردا. ئامێری سپێکترۆفۆتۆمیتەری تیشتی SWA تایبەتمەندیەکانی پلازمای خۆر دەپێوێتەوە بە شێوەیەکی سەرەکی بەکاردێت بۆ لێکۆڵینەوە لە تەنکۆڵە یان لە تەنۆچکە بارگاویەکان وەک پرۆتۆن ئەلکترۆنەکان کە لە خۆرەوە بە بڕێکێک زار زۆر دەردەچن. ئامێری ئەلفا ئەلکترۆن و پرۆتۆنەکان لە بای خۆردا یان سۆلار وین ئەلکترۆنز ئەلفاس ئەند پرۆتۆنز ئەم یەکەیە ئەلکترۆن و پرۆتۆن و ئایۆنەکانی هیلیۆم دەشمێرێت و تایبەتمەندیەکانیان دەپیوێت وەک خێرایی و چڕی و پلەی گەرمیەکانی. هەروەها ئامێرە سەرچیەکانیش کە بریتین لە شیکارکەری پشتێنەری خۆر ئەمەش بەشێکە لەو ئامێرە کە کوتکراوەکەی سپانە دوو شیکارکەری کارەبایی لە خۆ دەگرێت. هەروەها شیکارکاری کەشتی ئاسمانی SPCش بەشێکە لەو ئامێرە کە بریتە لە کوپێکی فارادایی کە ئامێرێکی کانزاییە و دەتوانێت گەردی لە بارگاویەکان لە بۆشایی ئاسماندا وەربگرێت. ئازیزان ئامێرێکی دیکەمان هەیە کە بە ئامێری پێوانی کایەنوگناتیسی فیلدز کە کوتکراوەکەی فیلد سەر درێژەکەی ئەلکترۆماگنەتیک فیلدز ئینڤستیگەیشن ئەم ئامێرە کایەی موگناتیسی خۆر دەپێوێت و کە توخمێکی گرنگە بۆ تێگەیشتن لە دیاردەی ناسراو بە بای خۆر واتە سۆلار ویند و دیاردەکانی وەک بڵێسەکانی خۆر سۆلار فلێرز و تەقینەوانەی کە لە پڕێکەوە لە نێو پەڵەوەشەکاندا دەردەکەون و هەروەها دیاردەی ناسراو بە فرادراوە مەزنەکانی خەرمانە یان کۆرۆنال ماس ئیجەکشن. هەروەها ئامێرێکی دیکەشمان هەیە بەناوی ئامێری پێوانەی توندی تەنۆرکە بارگاویەکان ISOIS یان Integrated Science Investigation of the Sun. ئەم ئامێرە گەردی لە بارگاویەکان وەک پرۆتۆن و ئەلکترۆن و ئایۆنەکان دەپیوێت کە لە خۆرەوە دەردەچن. ئەمەش یارمەتی دەرە بۆ پشکنینی کارلێکەکانی نێوان ئەم تەنۆرکانە و کایەنوگناتیسی خۆر. ئامێرێکی دیکەمانەیە کە زۆر گرنگە ئەوش ئامرازی وێنەگرتنی گەرمیە WISPR کە Wide Field Imager for Solar Probe ئەوە درێژەکەیتی. ئەم ئامێرە کامێرێکی سەرەکی کەشتێکەیە و وێنەی خۆر لە ژێر درێژە شەپۆلی تیشتی ئەکس و ژێرەوەی سوور دەگرێت و دیزاین کراوە بۆ پەیوانەکردنی ئاسی درەوشانەوەی خۆر و کارێکەکانی نێوان بای خۆر و بەرگە هەوای خۆر و بە تایبەتی پێکهاتەی پلازمایی خۆر بەگشتی و یەکەی WISPR دوو کامێرای خاوەن سێنسەری زۆری CMOS تیدا کە بەرگەی دژی تیشتی خۆرە واتە بەرگە دەگرێت لە بەرامبەر تیشتی خۆر بەسمان تیشکەکانی سەروی وەنەوشەی ئەکس و ژێرەوەی سوور و گەردوونی و هاوێنەی عەدەسەکەی یان هاوێنەکەی ببڕین واتە عەدەسەکەی ئی کامێرایە کە بێگومان لە شوشەی زۆری BK7 دروست کراوە کە دژە تیشکە و زۆرێکی بەربڵاوە لەو هاوێنانەی یان لەو زۆرە شوشانەی کە لە نێو تەلەسکۆپە ئاسمانیەکاندا بەکاردێتەوە بۆ ناسراوە کە زۆر تونند و تۆڵە و خاوەن بەرگەگرتنێکی بەرچاوە دژی کاریگەریەکانی بۆشایی ئاسمان دەست پێ دەکات لە بەرزبوونەوە نزمبوونەوەی پلەی گەرمی تیشکەکان تەنانەت بەرکەوتنی تەنەوچەکانی تۆز و خۆڵیش. کۆتا ئامێر هەرچەندە وەکو ئامێر ئاژمار ناکرێت بەڵام لەبەر گرنگیەکەی بە ئامێر حساب کراوە قەڵغانی گەرمیان هیچ شیلد هەرچەندە وەکو باسم کرد خۆی ئامێرێکی زانستی یان پێوانەکردنی زانستی نیە بەڵام قەڵغانی گەرمی پێشکەوتوو
بەشێکی گرنگی ئەو ئەرکی کە پێ ڕاستفێدرا بە سەرکەوتووی ئەنجامیدا کە هیت پرۆتێکشن سیستەم بەگشتی ئەمە ناوەکەی بوو ئامێرەکانی پاراز لە بەرزی پلەی گەرمی خۆر کاتێکە لی نزیکەوتەوە کە گەیشت بۆ هەزاران پلەی سلیزی بەڵام ئەو کاتێکە کەشتی ئاسمانی بەو خێرایی لە خۆر نزیکەوتەوە بۆ ماوەیەکی کەم لەو نێوەندەدا ماوە بۆیە توانی و ئامێرانەی لە دواوەی خۆیدا هەیە بپارێزێ با ئەوشمالیان نچێ خۆشەویستان کە بۆشایی ئاسمان لەبەرەوەی شێوەیەکی نیمچە بەتاڵی هەیە بۆیە گەرمی وەک ئەوەی ئێمە لەسەر زەوی هەستی پێ دەکەین ناگوازێتەوە بۆ نمونە ئەو ناوچەیە کە خۆر بەری دەکەوێت زۆر زۆر گەرمە بەڵام ڕاستەوخۆ ئەو ناوچەیە کە سێبەرە یەکجار زۆر ساردە لەبەرەوەی وەکو باسم کرد نێوەندێکی وانە تا گەرمی بگوازێتەوە بۆ دیوەکەی تر بۆی ئەو ناوچانەی کە سێبەرە زۆر ساردە و ئەو ناوچانەی کە گەرمە ببوون خۆر پێی دەکەوێت زۆر زۆر گەرمە بەڵام لەبەرەوەی پلەی گەرمی ئەو ناوچەیە بەگشتی بەرزە بۆیە ناچار کرا ئەو کەشتێ بە خێرایەکی یەکجار زۆر بە ئەو نێوەندەدا تێپەڕێ و پلەی گەرمی ئەگەرچی زۆر زۆر بەرز بووە بەڵام کەشتیەکە ڕزگاری بوو بۆیە قەڵغانی گەرمی هیچ شیلد لەگەڵ سیستەمی تەبریدی ساردکردنەوە بە ئاو هەردووچان بەیەکەوە کەشتێکیان لە سووتانێکی 100% پاراست. بەڕێزان ئێستاش ئێمە چاوەڕێی گەیشتنەوەی داتایەکان دەکەینە کە وەکو پسپۆڕانی کارپێکەری ئەم پارکر سۆڵۆپرو ئاماژیان بۆدا کە لە سەرەتای ساڵی 2025 ئینشاءالله واتە لەم ڕۆژە و دوای ڕۆژەکانی تردا چاوەڕوانیەوە دەکەین کە داتای بە سیستەمی تەلێمەتری بگاتەوە زەوی و زانایان سوودی لێەوە ببین و وردە لێ کۆڵینەوە بکەن و بزانن ئاخۆ ئەو مفاجئات و ئەو شتە سەیرانەی کە ئێمە تاکو ئێستا نەمازانیوە دەربارەی خۆر چییە و ئینشاءالله داتایەکان ئەگەر بڵاوکرانەوە شیکنەوەیان بۆ کرا ئێمەش لە ڕوانگەی فەلەکناسی خۆر ئینشاءالله درێخی ناکەین لە بڵاوکردنەوەیان و ڕوونکردنەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست. داریدارێکی دیکە خواتان لەگەڵ